وعلى أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنران وبسراني كنال يا مشجاري سلامي خوي قبرتان لبيت خوش حال بمجاري كتير بيوي برس شاد بم بو بيشكشتني بابتي كينويا لبابتي شريعة ناسين بيقومان كومالة برسيار أماده كراوا آية خلقي سردمي نفامي بيش إسلام چون دروانين أفرد وآية أفرد چی پێگەیەکی هەبووە لەو سەردەمەیە خەڵکی چۆن سەیری و تەماشای کردووە و ئایا فرەژنی پێش ئیسلام بوونی هەبووە ئایا سنووردار بووە لە چوار ئافرەت یاخود زیاتر بووە و ئایا ئیسلام چی گرنگێکی داوە بە ئافرەد و چی ئەجر و پاداشتێکی دەستنیشان کردووە بۆ ئەو کەسانەی کە کچان بەڕێک و پێکی بەخێو دەکەن ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر ئاراسەی مامۆستا محێدین یەکەین مامۆستا بەخێر بێ. جزاك الله خيرا. بارك الله فيك. مامۆستا خەڵکی لەسەردەمی نەفامی پێش ئیسلام چۆن دەڕوانینە ئافرەت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوازي زي خيرتان لا توبوا درفتي بيمتان بخشي وبؤوي والله من بسيارنا بدينوا هلبتا لبيج إسلام دا خلقك لقم رايدا دجيا خلقانك لكفر الخرافيات سرگردانی دابون حتى وكو ديني إسلام هات كأم خرافيات وكفر واستمي رامالي لبيج إسلام دا هر طائفة وهر كومالو وهر ولاتو بنوعك بزورك تماشاي أفرتيان كردبون منا إغريقيا كان بيانو أبوك أفرت وكو دارك جهراوي ويا وهيت سوري بوكو مالغانية وكو كلو كلنا وبازار ديان فرشت أو إغريقيا كان رومانيا كان بيان وابوكا أفرد هالروحي لبرنيا آزاراوي يعني آزار ناخوات لأن ددام بروني سركراوة تعذيبيان ددام وبأسبران دكيشة أو أنا هم سرتساوي هيو يعني ذكرت إنسان بدو داتوني ببكاد وهروها الصينية كان لا الصينية كان بيان وابوكا أفرد وكو آبكي وكو بليز وكو تهزاب شون شد للرادة مالت أو أفرد هرتي بختوري إنسان الراي ماليوني هشتوه لبر آفرت إما بختورني بويا لناو بازار وكو كلوبل وكو يعني شون دكرو دفروش رأوا كالايك ديان فروشتو ديان كريو لي بيزار دبو دتول لبازار بدو بياني سي بياني دي فروشتو كسي كتير دكرو لي بيزار دبو دي فروشتو بو رابارني خويان بو وهروها هنديا كان بيانو أبوكا نا آجر ندو يعني مارو دو بشك ونمر دنيش هيتيان أوندي أفرد بآزارنين لسركم ملقا يعني أوندا شؤميان بيبو يعني ينقول أفرد لناكم ملقا دانا من دي أما وقت وردبين بلام ناتسار أفرد يان دبو إيدي ناتسار دبو كم ملقاش بأفرد أجر نميني دنيا ناميني وكبلي يعني بشريت ناميني بوي ناتسار بون هرديان هش نو بلام بآزاربي وهروها أو بياوي كميردك أو أفرد ميردكي دمرد لدواي خوي أفرد كان نديشتو يكسر ديان سوتانت ديان قد نابل لدواي بياوي كبمينتو عندي قرت فيديو بينرا ومامصا كميردكا وفاتكا أفرتكا لقلا دفنا كان بله يعني شتوها هاي لو كومر يعني حتى دران سوتان ديانا وقت خوي سوتان ديانا أو دفني شانكروك أنا ما دام ميردكتنا ما توش نابي بميني لبروي تو تابعي ميردكتي لخدمت ميردكت دابو إنما أو تازة كستوي بيناوي ويهوديا كان يشبهنا أبوكا أفرد شتيكي يعني دود لوري خوشكان بيسا نابل لما نزيك كويتو بتايبتي كاتك دكوتنا سوري مانغانا لجوريا كدور لما الله ودكوت انهتا وكو سوري مانغاني انتو دبو او زربويان هم داخل ببنوا بينو نو كومبلغا وهروها لناو فارسا كان ده فارسا كان بيانو ابو بو بياو هي خشكي دخوازه كتي دخوازه بوري دخوازه محرم كاني همويان بو حلال بو كامي دزل سردانا بو كزن دبو بيبلد خرابت كردوا وعرب جاهليه كان بيش اسلام بيش اسلام بيت كتيان زنده بس هل ذكرت وكو آتي خوي بردقار بازك هذا فرمن وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كاظم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أو يدسه في التراب ألا ساء ما يحكمون دفرمت خوي بردقار كاتك جاء وكو دجرنا ودفرمون بوهمو آفرتك ماماني تايبتي عندنا أبو بابزانين أو من دالة چونکە کاتە سۆنەر نەبوو ئێستا دیاری بکە کوڕە یان کچە مامانەکە لەوێ دەبوو ئایا کوڕە یان کچە ئەگەر کوڕ بووایە مژدەیان دەدا دڵی گەشتەوە و چاوی گەشتەوە بەڵام کە گوتبیان ئافرەتە کچە دەفەرمێت ئەگەر مژدەیان پێدا بە گوتبیان کچت بووە
ظل وجهه مسودا متساوي الرشداد جيرا عصبي دبو تور دبو او زاد يقول شلون بقرمو شلون بتمناو مجلس كان لدو اختيار بدر نبو يانا وتادي هشتا وافرتك كسكا لسر اويك خوي بي كم بلنا مجلس جدا امادي او بروجك لو روجان بي بقول ها فلان تو كسب بيدا بو هشتو تو يعني خوي بي كم بو يعني خوي اللي خلقي حشار دابو اوي روبروي نكرته تاني لي ددرا بلا السوق دبو بحسابي خوي لنا مجلس كان ده يعني او تا دبو شوبا زين دبا صالي كربايو لنا يبرباه ما مصا لا لبابتي زند بجال كردني كان زور جايرنو قوايا امام عمر رضاي خوي لسربيه كشي خوي زند بجال كردوا نخير هو مهتانا بوي دكري لبر او امام عمر زور محبوبني اللي عندي مجموعه خلقك يعني بخوما ديزاين ما بسمان شينا يدي عايزور بكراونو ياك قالوا يدي عانا او ياك امام عمر كسكي خوي زند بصال كريت شويك من بيزانم وانا كان زند بصال كبيد صلاه بنا يعني خاون بيغنا ولنا كوملغايا ترساون خلط عدانك امام عمر بيغ بغيرته وكزنته كبير سيريبك بارك الله فيك ما وصى بابتي فرجني بيش اسلام شلون بوا لبيج إسلامي جدا همو أين كان بيج إسلامي جدا فرجني هرهبوا بكيف خوان جنيا خواستوا حتى أو عرب جاهلان بيج أو إذا القرآن دا بزيتو بيغمبري إسلامي بيغمبر صلى الله عليه وسلم بوان بيت أوانيش سندان جنيان هبوا بوان من يكجلوانا قيسي كوري حارث هجد خيزاني هبوا كاتك داخل الإسلام وإيماني هنا بيغمبر صلى الله عليه وسلم فرمو اختر منهن 4 برد شواريان بكيف خد كامد حزلي وكامد لقلتو جنزاوة شواريان هل بجروان تر طلاق ده بشبكاته بغيري تشون كلت شوار زياتر حرام ابو انسان لدين الاسلام ده وهروها غيلاني كوري غيلاني ثقافي رضي الله عنه كاتك داخل الاسلام بو لسردمي زهال ده ديهبو بيغمبر صلى الله عليه وسلم هما قصي شي بيو فرموي اختر منهن 4 برد شواريان لهل بجرا او انتر دسيان ليبكو قبل طلاقي دو باش بكنو بلاش تر لبر اوي لا دين اسلام ده ها دين اسلام هاد ريشي خست نقداي بينه بيشتر هبو بلكو دين اسلام ها تنظيمي كرت بس شرط ياك قالوا شرطان او ياك خوي پروردگار فرموي فانكحوا ما طاب لكم مثنى وثلاث ورباع فان خفتم الا تعدلوا فواحده كواتي كم او بريشي خست هلا تشواري بزياده البودنيا او ريك خصنا وخاليه كم اسلام دينانيه خوي بفرجني داهنيه نخر فرجني اسلام واشتهبوا بلى بلام سنور داري كردو بلى اواني كرخنا الاسلام دقرن او بلكو اسلام رحمت بو هاد سنور داري كرد سواري زياتر بودنيا بلام الناس رخنا لا بيج اسلام بقرن لو زهالات ولو سردمي بيشتر هبوا اسلامتي هاد ريتشي خص تنظيمي كرد لسوار افراد ليك كادا يعني بوتيا كافرتي سوار مدمر يكدمر يشتري بيني وناكا بينسار دبيتو تشوار تبي ليك كادا وهروها بشرتي عدالته سنك دفرمد فإن خفتم لا تعدلوا فواحدة أجر ترسان عدالة نبي دبي يكتهبه وهروها بشرتي أو عدالة نبي جنح بار دبي كدوجني هبه بيتش باكي كود به بويدوم وهر زياتر وكبلي عيب دار دبي لناكم القادة وتواناي وكبلي بريبرني خزين نبي والشرط سيمشان أويك دبي قدرتي هبه قدرتي معنويا حسي جا معنوي ودبي بي بريبتن لروي انسانيتي وعني كبل لروي جنو مرداتي ولا روي كاسبي شو دبي دهاتي شي هبي بخيان كخور اونيه وكو تشبيه نبي بله مسكن مدابن كخوار ما مدابن كهرونيه بله وكم تشبيه نبي مرمالات هر بيان كاتو جورنا دبي مسكنيان هبي خواردنيان هبي زلو بوشتبن وتربيتيان بداد اگبزاني وشتاني بيناكري بو ودروزنيه بەڵێ ئیسلام چی گرنگیەکی داوە بە ئافرەت وەچی ئەجر و پاداشتی دەستنیشان کردووە بۆ کەسانەی کچان بە ڕێکوپێکی بەخێو دەکەن بەڵێ ئەو پرسیارە تۆزێک فراوانە ئەگەر ئیجازەم دە ئینشاڵڵا شی دەکەمەوە لەبەر ئەوەی تۆ دەڵێی چی گرنگێکی داوە بە ئافرەت چونکە ئافرەت هەر یەک ئافرەت نییە ئەو ئافرەتانە لە دەور و بەرمان چەند زۆرێک دەگرێتەوە یەکەمیان دایک ئافرەت دایکە خوای پەروەردگار دەفەرمێت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه پاشان وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة تماشى هم ترتيبك خوای پەروەردگار دەفەرمێت ئەمری کرد و خوای پەروەردگار کە هیچ کەسێک نەپەرستن ئیلا خوای پەروەردگار پاشان لەگەڵ دایک و باوکتاندا باش بن و
قسەی بەڕەحم بە زیان لەگەڵ بکەن و هەروەها بەسەریان دە هەڵنەشاخێن بێ ئەدەبیان بەرامبەر نەکرێەوە ئەگەر دایکت زەعیف بێت و 40 کیلۆ بێ باریک بۆ خۆشت چوارشانەی 100 کیلۆ بێ دەبێ وەخفض لەهما جەناح الذل دەبێ ئەو پیاوە گەورە لەبەر قاچی دایکی زەلیل دەبێ بەرامبەر بە دایک کەواتە ئەمە ڕێزی احترامە بەرامبەر بە دایک پیاوە کاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من أحق الناس بحسن صحبتي قال أمك قال ثم من قال ثم أمك قال ثم من قال أمك سيزار چوارم جان فەرمووی قال أبوك کەواتە سێجار دەبێت لە خزمەت دایکی دابێ پیاو ئەو جاری چوارەمیان باوکی لەبەرەوەی دایک تۆزە بێ دەسەڵاتە ئەگەر دینی ئیسلام زەبتی ئەو شتانە نەکە پیاو لەوانەیە سەرکەش دەرسێ کوڕەکە سەرکەش دەرسێ بەرامبەر بە دایکی پیاوە کاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هاتبوو بۆ جیهاد فەرمووی دایکت ماوە فەرمووی بەڵێ فەرمووی بڕۆ دایکت خزمەت کە ئەوە جیهادی تو لەوەیە کەواتە لە جیهادی شەرعی جێڕایەوە بۆ خزمەتکردنی دایک ئەمە ڕێزی ئیسلامە بۆ دایک و دایک و ئافرەت خێزانە پیغمبر صلى الله عليه وسلم فرمت خيركم لأهلي وأنا خيركم لأهلي باشترين تان أو كسيك بو مالو من دالو خيزانكي خوي باش بدي ومنيش باشترين تان بو مالو من دالك خوم باشم كواتا أوانيك لقال مالو من داليان باجنين أو خودي خوي عيب دار إسلامتي عيب دارنيا ديني إسلام أوارز اللي أفردناه حتى پیغمبر صلى الله عليه وسلم فرمت من كانت له امرأتان فمال إلى إحداهما جاء يوم القيامة وشيق مائل أواني كدو خيزانيان هي ميل دكا بلا أفرتك يعني الظلم اللي يجي دكا يجي خوش دويو يعني للاني ما دوشتي ووا نك خوش يسنا وقلب أو لسر مانية چونك أو زيادة الخدمات توبكاتو بلا ده صلاة مانية بلا من لروي ما ديو أو شتانوا بلا يشان دا بروي أو يتريه مال بكي للرجل قيامة ده هم خلق دمان بينت خوي قورا بنام داد كام بخواري دي خلق دل أو خاون دوجنا كامون ها ئەوە تەوە دوژنەکە کە وەختی خۆی زوڵمی لێچیان کردووە ئێستا ئەوە بە یەکو بڵێ بە خواری دێت بەناو خەڵکیدا بۆیە دینی ئیسلام ئەوە دیفاعی لە خێزان کردووە و زۆر حەدیث تریشمانە ئەگەر خوشک بوو ئەوە جاوابی دادێم ئەوە خێزان دایکم باس کرد خێزان ئەو زار ئەگەر کچ و خوشک بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا يكون لأحد 3 بنات أو بنتان أو أختان فيتقي الله فيهن أو ويحسن إليهن إلا دخل الجنة للرواية كتير ده فرمت ده ابن حجابك بو أو لبين خوي وآجر ده فرمت هركسك سكسي هبت يان دوكتي شي هبت يعني كوكو بلي كمي كردوا دوكتي شي هبت يان دو خشي هبت التقوى خوي پروردگار كا پرورديام كا لسرديني إسلام لسر پرورديكي صحيح الراست پاشان بيان جينة زي خوي وشويان بشويان داتو بيان جينة شويني خوي أوا للرواية ده فرمت إلا أو بياو ده ستبهشت ڕیواەتەکەی تر ئەگەر کچێکیش بێت چونکە بەدەست خۆی هەر خی گەورە کچێکی ناکرێت بڵێ من ناگرێتەوە یعنی دەبێتە حیجابێک لە بینی ئەو ئاگردا ئینشاءڵڵا ئاگر نابینێت کەواتە ئەمە شەر ئافرەتە ئەی ئافرەتەکانی تر بە جەمعی خۆی پەروەردگار چۆنی باسکردن هەر کەسێک عملی صالح بکە بەڵام وهو مؤمن ئەوم لە بیرچوو وهو مؤمن جا پیاو بێیان ئافرەت بێ وهو مؤمن ئافرەت بێیان پیاو بێ ئیماندار بێت بەشەرتی ئیماندار بێ ئەوە ژیانێکی باشی دەدەینێ ئەجر و پاداشتیان دەدەینەوە کەواتە وەکو یەک ئەجر و پاداشتیان هەیە ولا ئاەتی تردا خۆی پەروەردگار کە باسییان دەکات دەفەرمێت المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات تماشاك هموي بياو أفرد حتى وكديت آخري دفرمتي أعد الله لهم أجرا مغفرة وأجرا عظيما خوي پروردگار بو هموي وكو يك جاينا كروتو بياو أجري زياتر بيت لأفرد ماذا لهر بيجيك به لهر شوينك به دايق به خشك به خيزان به كش به إسلام براويزي نكذا لويك اهتمامي بداته وقرنجي بداته بالله بارك الله أزرق ببيا هما أزرق بأفرد دان راهو باش روصا لقناغي هرزكاري دا كتشكا مندالا وهرزكارا چی پێویستە لەسەر دایک و باوشی بۆی ئەنجام بدەن باوکو دایک دەبێت قودوی منداڵەکانیان بن باوکو دایک پێش ئەوەی کە منداڵیان پەیدا بێت بجارە پێش ئەوە ئەو پیاوە دەبێت هاوسەرێکی باش هەڵبژێرێت لەبەر ئەوەی چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێت منداڵی پەیدا بێت دەبێت بیکاتە قوتابخانە و مەدرسە بۆ ئەو منداڵانەی نەک ئافرەتێک هەڵبژێرێت جارێ هەر لە سەرەتاوە نوێژ نەکرد بێ لە سەرەتاوە بێدین بێ لە سەرەتاوە دینی خوانە ناسێ ئەمە چاوەڕوانی چی لێ دەکرێت هەر لە سەرەتاوە منداڵەکەت ونی دەکەیت کە یعنی خۆ منداڵ هەر ئەوە نییە ببێ فڕی دێ کۆڵانەوە ئەمە مەسئولیەتە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته أو منداڵانە وەکو مەڕوانە لە بەردەستی ئێمە مەشوانین
دەبێت خۆمان پەروەردەکەن یەکەم جار ئەگە شوانێک خۆی پەروەردە نەکرای بەڕەحم بەزەی نەبێت چی لە مەڕەکان دەکات فەرتو بڵاویان دەکات و تەسلیمی گورگەکانی دەکات بۆیە ئافرەتەکە دەبێت خۆی پەروەردە کرد بێ دەبێت نوێش بکە ڕۆژوو بگرێ پەروەردەیەکی ئیسلامی قورئان خوێن بێت کە کچی پەیدا بوو ئەو کوڕەکان با بڵێن عایدی باوچیان ئێستا بەرنامەکەمە لەسەر ئافرەتانە کە کچی پەیدا بوو کچەکە هەر لە کە دەکەوێتە سەر پێ بۆ 6 ساڵانە و وردە فێری نوێژی کات هەتا وەکو 7 ساڵی تا 10 ساڵی فێری نوێژی کات لە 10 ساڵی کە نەیکردە وجار تۆزە وەکو بڵێ وەکو تەئدیب لێشیان بدرێ احتیاج بەڵام لێدانەچوانە کە دەست و قاچیان بشکێنرێ بۆ ئەوی فێری نوێژ بێ و هەروەها لچکی بخاتە سەر بۆ خۆی دەبێت لچکی لەسەر بێ بۆ ئەویش حیجاب دەرچێت و لچکی بخاتە سەر و هەروەها یعنی باسی ئەوەی بۆ بکا کە کۆمەڵگامان بۆ نمونە لە ماڵەوە تێکەڵ نەبوون لەگەڵ ئافرەت و پیاوان کە گەورە دەبێت تەمەنی هەرزەکاری حتمما باسی هەرزەکارە لێرە کە دەبێت تەمەنی هەرزەکاری ژووری پیاوان و ئافرەتان لە یەکتر جا بکرێتەوە بەتەنها نەمانەوە لەگەڵ میوانەکاندا لە حتا ئەگەر پورزای بێ ئەگەر ئامۆزای بێ ئەگەر خاڵۆزای بێت چونکە جار هەیە ئێمە لە کەناڵەکانی شەو بیستمانە شتی ماشاءالله یعنی شتی وا خۆڵقاوە یعنی ئینسان سەری لەگەڵ سپی دەبێ ئافرەت لەگەڵ یعنی پیاو لەگە کچی خۆی توش بووە نەمان بینی نەمان بیستمانە بۆیە ئەم شتانە پەروەردە دەبێت ئافرەتەکە کچەکانی ئەوها پەروەردەکات کە تێکەڵی نەبێ لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ما خلا رجل بامرأة إلا ثالثهما الشيطان هیچ پیاوێک نییە لەگەڵ ئافرەتێک بەتەنها بمێنێتەوە لە شوێنێکدا ئیلا چیە سێمیان شەیتانە جاوەرە سێمیان برا گەورەکەیان شەیطان بێ دەبێت چیان پێ بڵێ بۆیە ئینسان دەبێت لەسەر قورئان خوێندن پەروەردەیان کە هەرف سەرەتا لەسەر نوێشکردن لەسەر ڕۆژوگرتن لەسەر حیجاب و لەسەر ڕاستگۆیی لەسەر چاکەکردن لەگە خەڵکدا بۆ نمونە ئەگەر ئەو دەیەوێت قاپێک شێو بۆ ماڵە جیرانەکەی بەرێبان بە منداڵەکانیدا ببا بۆچی ڕادێت لەسەر ئەوە ڕادێت کە سەدەقە بکە سەخاوەتی سەدەقەکردن یعنی ڕاستگۆی بۆ نە کەسێک لە دەرگا دەدا با نەڵێ باوکم لێرە نییە چونکە ئەگەر بڵێ لێرە نییە تەوا ئەو یعنی ئەو ناڕاستیە لە مێشکی ئەو منداڵاندا دەچەسبێت بڵێ فێری ئەوەی دەکا کە ناڕاستی بڵێت بۆیە ئینسان دەبێت خۆی بە مەسئول بزانێ ڕاستی ئەوانە پەپولەن لە بەردەستی ئێمەدا دەبێت پەروەردەیەکی ڕاستیان بکەین مامۆستا دروستە کچان بە زۆر بدرێن بە شوو یاخود هەر لە ناو لانێکدایە دەستنیشانێکن بۆ ئامۆزاکەی کە هیچ اختیارێکی کچەکەی تیانە هەڵبژاردەی ئەوی تیانە بە زۆرەی دەنە ئامۆزاکەی یعنی ئیسلام چۆن ئەڕوانێتە ئەم دیاردانە ئەم دیاردەیە مەرفوزە لە دینی ئیسلامدا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا تنكح الأيم حتى تستأمر ولا تنكح البكر حتى تستأذن قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم فكيف إذنها قال أن تسكت يعني الصام بالله سمعته دەفەرمێت بێوەژن بێت ئەوانەی کە بڵێن کچنین جات مطلقە بیان بێوەژن بێ بەشو نادرێت هەتاوەکو لە دەمی خۆیەوە قسەکە نەبیسترێت چونکە وەکو بڵێ جارێک بەشودراوە تقریبا ئەو شەرمەی نەماوەکو جارە دەبێت بۆ خۆی بڵێ ڕازی نیم بە قسەوە بڵێت بەڵام کچ ئیزنی لێ وەردەگیرێ گوتیان ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیزن چۆن لە کچ وەردەگیرێ قسە ناکە شەرمەنە فەرمی ئەگەر قسەی نەکرد سامت بێدەنگ بوو یعنی ڕازیمە خۆی گەڕازی نەبێت دێتە قسە بەڵام مادەم سامتە بڵێ هەر نەبێت دەگیری دەڕواتە دەرێ یعنی مەجلیسەکە دەشێوێن دیارە ڕازی نییە بەڵام مادەم زەردەخەنە دەگرێت و پێکەین یەکیشێ ئەوکو بڵێ بێدەنگە دیارە ڕازیە ئەمە دەلیلی لەسەر ئەوەی ها بەبێ ئیزن نابێت هەر لە بازاڕ یاڵە کاکە وەرە لەسەر لانچی تازە کچەکەم پەیدا بێت مارەکەم شتیوان نیە چونکە حتا زانایان دەفەرمون ئەگەر لەسەر لانکەش مارەکرابێت کە گەورە بوون دەبێت ئیزنیان لێوە بگیرێتەوە ئایا ڕازی دەبێت یان نە ئەگەر ڕازی بوو ئەوە ئیقرارەکە دەکرێت ئەگەر ڕازی نەبوو ئەوە دەبێت یەکتر جا بکرێنەوە بەڵێ لەبەر ئەوەی زوڵمە لەبەرەوەی زوڵم بە هیچ شێوازێک لە دینی ئیسلامدا یعنی جێگەی نابێتەوە خوشک هەیە لە تۆڵەی خوێندراوە بەشوو یعنی گلەیەکە لە کەسوکاری مێردەکەی و لە مێردەکەی زۆر بە چاوێکی سوکەوە تەماشایەکەن و مامەڵەی لەگەڵا ئەکەن یعنی ئیسلام لەم بارەوە هانی چی مسلماناندا کە چی بکەن خوای پەروەردگار دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها زانان لیژنەی دائیمە بە سەرپەرشتی بن باز ڕەحمەتی خوای لێ بێ قەدیمەن ئەو فتوای داوە دەفەرمێت لە سەردەمی خۆیدا لە سەردەمی جەهالەت پێش ئیسلامدا دیارە دەستوریان وا بووە کاتێکە ئافرەتەکە مێردەکەی دەمرد لە بینی خزم و کەسیاندا دایانکردە وەرەثە وەکو بڵێ دایانکردە میرات کامەیە
حەزی لێ بواە دەیخواست ئەگەر ئافرەتەکە جوان بووە ئەگەر جوانیش نەبووە نیان دەهێش بە کەسی تر شکاتەوە دەیانگوت با بخۆی پاڵاتوە لە ماڵ بەڵێ کەڕها یعنی چی بە تۆبزی پێ ناخۆشی پێی خۆش بە و پێی ناخۆش بە ئەو پیاوە حەزی لێ بە دوای مێردەکەی دەیخواست بۆیە ابن عباس رحمەتی ڕەضا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت ئەو قسەمە باز دەکات دەفەرمێت لەسەر دەمی جەهالەت داوا بوو خوای پەروەردگار ئاەتەی ناردە خوارەوە ئەو شتەی بەتاڵ کردەوە بۆیە لیژنە دائیمە دەفەرمێت مادام وایە ئیستینادن بەو ئاەتە پشتبەستن بەو ئاەتە هەر ئافرەتێک بە حەز و ئارەزوی خۆی نەبێ لە تۆڵە و لە خوێن بدرێت ئەو نیکاح باتڵە ئەگەر بکرێتیش ئەتوانێت يعني الرجاء محاك مشتانوا حقي خوي ورقريا خو طلاق خوي ورقريا شكو يسا بزور بيانا كان بله إذا أوزر بتساويك وكو برز باسكر هنديكيان هاش اللوان درتشو باللوا بلام بتساويك سوق تماشا عندك لبر أوي وقت خوي براكي كجراوة يعني نفر كان لدز داوا تولي أو برايان حمو بصر شاني أو أفرت دادن ناب لي ددر ناب دنكاد سكات في دكر ناب دنكاد بحيث دبي حمو تنازل قبولك وأم لجنيك قلت فتوى عند ولا سروا دفرمون لبر أوش باطلة لبر أوي كاتك خواي پروردگار بون من تولي دانا وبوك قتل عمد كسك قتل عمد دكات سيشته يانا وتا كسك قصاص اللي در ذكر بي كجرتوا يان عفو دكري يانا وتا باري لي وردگريان بوشتي سور كاتك باربوا وقتل خطأش دوشتا يان عفو دكريت يانا وتا باري لي وردگريتوا باشا افرد هيز يك گلوانه هبو افرد كالايا باريا نابي لزيادي بارا بدريت چونك افرد مكانتي هي وكو بيشتر باسم كردايكا خشكا يعني خيزانه ومكانتك عظيمة هي لدين الإسلام دا بوي ناكري وكو كالا وكو بارا وكو وشتري سور حساب بكري لأخواني كسر كتير بدري بوي ناكرت اشتياها بكري أجر كراويشا أو دبي الرئيس واحترامي اللي بجيرت نابي إهانيان بي بكري تسونك أعرفت التهوانيتيا بلكو لوانيا وقت خوي شركي كو جانبيتوا لوقت خوي الشركي كو جانبيتوا إستا هرسن ندبو كرا بلا ما دام كرا وتازا ريزان اللي بجيرت وكو يعني افرتك سربست ما شاء بكرت بارك الله فيك ما مصا عندك لمسلمانان باش ميراتي كشان نادن بقرا كشكانش بيان شرم داوي ما في خويان بكن يعني اسلام لم باروتشي دله اسلام خوي پروردگار دفرمد لي ذكر مثل حظ الانثيين ديار خوي پروردگار حقيدانوا ما دام خوي پروردگار حقيدانوا كزنات وان دسكاري بكات بو كردو اوندي كسك هي بو ئەوەندە بۆ کردو ئەوەندەیە لەبەر ئەوەی کوڕ دەبێژن بێنێ و ماڵ و سامان پەیداکە و خان و بکرێت و کەژن دێنێ مەسرەفی زۆرە بەڵام ئافرەت دەزمایەکەی خۆی هەڵدەگرێت ئەو بەشەکە بۆی دادەنرێت دوای مارەیشی بۆ دەکرێت ماڵی بۆ دادەنرێ و خانووی بۆ دەکردرێ و هەموو شتەکەیان و دەزمارەی مای خۆی هەر پارێزراوە بەڵام ئەوە دەبێت زیاتریشی بۆ قرسکە ئەوە یەکیان پاشان ئەو میراتە کە خوا دایناوە بۆ کەس نییە دەستکاری بکات لەبەر ئەوەی زوڵمە خوای پەروەردگار دەفەرمێت يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا أي عبد كان من الظلم لكزناكم وما ربك بظلام للعبيد الأخوة پروردگار ناوشته ظلم العبد كان يبكان ولا بيني أوجد الظلم حرام كردو كوات الظلم ليكتري مكان هر خشكك ميراتك ندريتي لجير زخد دابي زخد بديان ويا شرمش به چونك لا يحل مال امرئ مسلم لمسلم إلا من طيب نفسه ماڵی هیچ یەکێک حەڵاڵ نییە بۆ مسڵمانەکەت ئیلا دەبێت لە دڵەوە بێ جای وایە دەڵێت چی دەیخاتە مەوقیفەوە مەجلیسێکی داناوە مامۆستای ئاینی لێ و کۆمەڵ خەڵکێکی لێ خوشکی لێولا داناون ها خوشکم هەر دەتانەوێ ناتانەوێ خوشکیش لە پێش چاوی هەموو خەڵکێ دەڵێ وەڵا جابرام بۆ چ من نامەوێ ئەمن هەتان بێ ئەنگو ماڵم داڵتان هەیەوە من نامەوێ چۆن نایەوێ بیپێچەوە ئەمن وەکو نمونە باسی دەکەم نەگۆکو يعني وكو بلي باسي خومكم بزوكو هاندانك مسلمانك جويلم ببلكم ويش بيكاتا يعني بمان كاتا قدوي خوي اما كاتا كاباكو دايك مان مرت ميرادا كمان باشكرت لخواي قوري بزياد بما سيبرابين لقل خوشكيك لقل دكتور إبرام دانيشتينو بقى الله محساب ما كر اوان دي بريكا وت خوشككم سيبرا وخوشكك كاوان دي بريكا وت
يعني مبلغ كنا على باش مبلغ كي باش بو لأنه كاخذك مانور بيتسا حتى تسلو 5000 حوصت 15 تدابو يعني أويش من حوصت بنزاي كسيد وصوت بنزاي لقل مجموعة ورقيكو لأنه ورقيك من بيتسا من نسيم بقاد بدستي مالي فلان كز مالي ميردكي من نسي بتكسيك دا صاحب تكسيك وفاتي كردوا بتكسيك دا نار مالي فلان كز جيش تونر تلفون ما بكرر أمان دكت بدس جيش بالله أو ميراتي خوتا هرنش من هنا مجلس بو لبر خوابو يدانا من سمة توكل ظلمي لك ما في خويتي بالله خير نخير ما في خويتي ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون باوا حسابنا كان اوانك ظلم ده كان خوي بردقر غافله والله اجر يك دعاء اللي بكى دعاء كان قبول لبيت بيغمر صلى الله عليه وسلم فرمي اتقوا دعوه المظلوم فانها ليس بينها وبين الله حجاب اگر یک روز دعاء لبكا ناترسل لي سياره كدور ناترسل لي او معلوم دالت همو بهلاكته او زرشتي شي ترمام مسجن دي خاتم موقفه والله خوشك بو بيغانه يبديبات بو پیاوی بيغانه دي اي باشه تو بو افرتي بيغانه نايبي اگر خوشك خود با پید ندش يا افرتي بيغانه خواست بو تخزانت اي اويش پیاوی کی بيغانه بو مردي چون تو بو افرتي زوابو بيخو وانا بو زواب بيخو اي باشه بو بيخو بو خزانه تو بيخو كا افرتي کی بيغانه او زار ما مساجن لو ما لبرنس الشر اجاوي اللي بيدا بوا استام لو ما ويده هاتوا برسالي اللي كردوما دل ما مسا وقتي خوي دايشي من خاله كان مدايكيان محروم كردو حسن داوته استام قوربما دسم داول خالم دكموا ميلادك او كاتي كدم داتي بم داتي نام داتي بتشغلي دسين ايوا شرنيا او الشر اللي كره خاله كان يدك موقفه كره بورو كره خال چونکە دایکی بظلمی لێکراوە ئێستا دەیوێت زڵمەکەی یا قەرەبووکە یعنی کوڵی وەرگێتەوە ئێستا شەڕی ناوەتەوە لە بۆ خۆشی لەژێر گڵدایە جاوارە بۆ خۆ قەبری خۆت تاریک و یعنی پڕ لە ستەم کرد بەڵێ دوای خۆت مەشاکل بەجێشت فیک مامۆستا لەم سەردەمەی ئێمەدا ڕۆژاوا پیلانی تۆکمە و داڕێژراوی داناوە بۆ بەلا ڕێبردنی کچان و ئافرەتان چۆن خوشکانمان پارێزراوە بکەین لەو پیلانانە ما مساجين جات سن خطيان هي والله حمود دنيا كردوت خطة بو لخشتمان برن بلان بياي عقل دبي اقاي لخوبت خوي بيرودغار دفرمي يا ايها الذين امنوا قوا انفسكم واهليكم نارا وقودها الناس والحجاره عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما امرهم ويفعلون ما يؤمرون ايوان ايمان تان هنا ايمان دارن خوتان بپارێزن پاشان ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگرێک کە سوتەمەندێکی خەڵک و بەردە تێکەڵ کراوە مەلایکەتی وات و ڕۆتوشی لەسرە کە ڕەحم بە کەس ناکەن کەواتە من عاقڵم منداڵەکەم هێشتا ئەو عاقلیە نەگرتووە نەگەیشتە ئەو پلەی کە عاقلی یعنی بزانێت زەرەر و قازانجەکەی چییە من دەبێ لە قیامەتی خۆم و ئەوانیش بترسم چونکە وەکو حەدیسەکەی پێشتر باسم کرد كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لێم پرسیارم لێ دەکرێت و ئەو منداڵانە چۆن بەخێوکردن باشە تۆ تەلەڤیزیۆنت هێناوەتە ناو ماڵەوە ئەوانیش بە کەیفی خۆی بەرنامەت بۆ دەخەنە ناوێ ئەوە باوە لەسەر باوکو و دایکە کە پەروەردەیەکی باش یعنی کەناڵێکی باش بێنێتە ناو ماڵەوە کەناڵە خراپەکان هەمووی لادات چونکە ئەو منداڵانە بەو پەروەردەیە کە غەڕب دایدێنێت و بۆ لە ناوبردنی خەڵکی ئێمە و مسلمانانی ئێمە لە خشتە بردنیان دێتە ناو ماڵی تۆ و هەروەها دابینکردنی ئینتەرنێت بۆ چێتی ئەم نازانم یعنی ئینتەرنێتی 24 ساعت بۆ ماڵەکان بۆ چێتی والله ئەمن دیسان باسی دەکەمەوە بۆی باشکم خەڵکێک ئیسفادەمان لێ بکە مامەستای زانکۆمە ئیمام و خەتیبم یعنی من ماڵ منداڵێکی ماشاءالله گوت و خێزام هەیە ماڵ منداڵیشم هەیە بەڵام بە هەموو ماڵمان یعنی خێزانەکە موبایلێکی هەیە خێزانی دووەمیش موبایلێکی هەیە بۆ خۆشم ئەوە سێ کوڕەکەشم کە هاتاوەکو نەهاتە زانکۆی موبایلی لێ بۆ 4 موبایل یعنی لە کۆی 13 نەفەر 4 موبایلمانە ئەویش بۆ خۆتان دەزان پیاو دەبێت پەیوەندی لەگەڵ دوو خێزانەکە هەبێ وە کوڕێکشمان لە زانکۆی دەخوێن لە سلێمانی ئاگامان لێکتر بێ ئەوە 4 ئینتەرنێت لە ماڵی ئێمەدا نییە ئللا ئەوە نەبێ ئەو گێگایی کە نزانام گێگای سێەوەی کە لەگەڵ سیمکارت هەیە کە وحدەتی دەکەی بە فری دەداتێ وەڵڵاهی تا ئێستا فەیسبووکم نییە مامۆستای زانکۆم فەیسبووکم نییە تیلیگرامێکم هەیە لەگە ڤایبەر لەگە برادرانەوەکو بەڕەقەم ئەویش نامەیەکە شتێکە پرسیارێکە وەڵامێکە لەگە تەڵەبەکانی زانکۆی بەحسیان هەیە شتێکی ئاڵ و گۆڕ دەکەین ئەگەر نەنازانی یعنی و خەڵکە هەتاس بینێ یعنی شەوانیش ناخەوێ کوڕەکەی کچەکەی یعنی کچێکە هێشتا نەگەیشتوتە 10 ساڵیش وەڵام موبایلی تایبەتی خۆی بە جواری بەکاری نایەنێ خۆگەر بە نیعمەت بەکاری بێنێ بەڵشتی باش تێدایە بەڵام ئێمە ئەوانە وەکو بڵێ هەست بە زەرر و قازانجی خۆیان ناکەن جارێ هەتا وەکو لە دەست دەرنەچن بۆیە لەسەر باب و دایک ئەوەیە دەبێ
پەروەردەیەکی باشیان بکەن کاکە بە بەرنامەی قورئانیان بۆ تێکەن با حیفزی قورئانیان فێرکەن بە بەرنامەی بە دەرسی دینی هەیە بە بەڵێ شتی بەسوود زۆرە بەڵام ئەوەندەی بێسوود متابعە دەکرێت بەسوودەکان ئەوەندە متابعە ناکرێن و هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت من تشبه بقوم فهو منهم دەبێ ئاگەمان لەو حەدیثەیە بێ منداڵەکان تێبگەێنن ئەی کوڕەکەم یەکسەکەم خۆت مەژ پێێنێ بە غەڕب ئەو جلوبەرگەی تۆ نییە آخرت خۆ آخر چۆن دەبێ ئێمە دەڵێن پیاوەکانیش نابێ کابۆی تەسک لەبەرکەن ئەی چۆن دەبێ خوشکەن کابۆی لەبەر بێت ئەو جا تەسکیش بێت بۆی دەبێ ئاگامان لێ بێت دەبێ چاوەکانمان شەش لەسەر شەش بێ بەرامبەر بە منداڵەکانمان عیبەکان ببینین چونکە ئەگەر ئێمەش نەبین خەڵک دەیبینێ يعني وەکو نعامە نەبین سەری خۆمان بخەینە ژێرگەڵەوە کە ئەنەو کەسمان نامان بینێ خەڵک دەبینێ ماڵ منداڵمان چۆنە بۆیە دەبێ پەروەردەیانکەن ڕاستی و هەروەها ئەو ئافرەتەی کە جلوبەرگێکی ناشرعی لەبەر دەکات پێی بڵێن کچمەوە لعنەتی لێکراوە پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێت لعن الله من المتشبهين من الرجال بالنساء ولعن الله المتشبهات من النساء بالرجال لعنەتی خوای لەو پیاوانە کە بە ئەنقەس خۆ بە ئافرەتان دەچوێنن و لەو ئافرەتانش کە بە ئەنقەس خۆیان بە پیاوان دەچوێنن کچی خۆم ئەو کابوویەی تۆ نییە جگە لەوەش تەسکە جگە لەوەش ئەندامەکانی لاشە تێدا دیارن ئەو حەدیثانیان بۆ باز بکرێت بۆی بترسێن گوێ نەدێنە خەڵکانی بڵێ منداڵەکانی دەترسێن بڵێ ئەگەر نەترسێت لە ئاگری جەهەنەم و نەترسێت لە عەزابی قەبر و نەترسێت لەوەی کە پاشە ڕۆژی چی لێ دەردەچێت چۆن بگەڕێتەوە خۆ هەم ڕۆژێن لێدان و کوتان نابێت دەوێت بیترسێنێ پەروەردەیەکی وای بکەیت کە باوەڕی بە قەبر و قیامەت هەیە باوەڕی بە عەزاب هەبێت بۆی بترسێ بگەڕێتەوە بگەڕێنەوە سەر بابەتی فرەژنی کە بەڕێستان فەرمووتان ئیسلام فرەژنی سنووردار کردووە تەنزیمی کردەوە و ڕێکی خستووە ئەگەر ئافرەتان خوشکانمان ڕێگری لە مێردەکانیان بکەن کە ئەو سەرگیری دووەم ئەنجام بدەن ببنە بەربەست لە بەردەمیان ئەمە پرسیارێکە و پرسیارێکی تر یعنی ئایا ئیسلام کە فرەژنی سنووردار کردووە زوڵمی لە ئافرەت کردووە؟ بەڵێ بۆ ئەوەی یەکەمیان کە ئایا ئافرەتان وەکو بڵێ لاری نەبوونیان هەبێیان وەکو بڵێ ڕازی نەبن بۆی کە پیاوەکانیان ژنی دووەم بێنێ ئەوە دەبێت بە دوو بۆشە مامەساجیان ئێستا وەکو بڵێ هەموو کەسێک کەسی خۆی چاکتر دەناسێ ئەگەر ئافرەتێک دەزانێت ئەو پیاوە بە یەک ئافرەتیشە زوڵمی لێ دەکا پێی بخێو ناکرێ جێ و مەسکەنی نییە کرێتی هەتا ئێساش مەسکەنی نییە لە خانوویەک و دووژور و تەسک و ئانەدایە نازان میوان چۆن بەرێتەوە ماڵەوە یعنی منداڵەکانی پەرت و بڵاون و پێی بەخێو ناکرێ زوڵمیان لێ دەکات ئەو ئافرەتە ئەگەر لاری نەبوونیشی هەبێت لەبەرچی لەبەر ئەوەی زیاتر و پیاوە تووشی زوڵم نەبێت لێ زیاتر ئەوانە ئیهمال نەکرێن ئەوە جێگەی خۆیەتی لەبەر ئەوەی خوای پەروەردگار فەرموویەتی ئەگەر نەتانتوانی با یەکتان هەبێ ئێوە پیاوە هەر لە ئێستاوە ناتوانێت یەکیشی پێ بەخێو ناکرێ بۆی ئەگەر ئەو لاری نەبوونەی هەبێ ئەوە احتیاجە بەڵام پیاوێکە ئافرەتەکە دیناسێ پیاوێکە دیندارە لە خوا ترسە زوڵمی لێ ناکە ئەبەدەن زوڵمی لەبەر ئەوەی نەک لە ترسان لە ترسی عەبد لە ترسی خوا زوڵمی لێ ناکە خوا مراقب دەزانێت لەسەر خۆی پێویستە ڕێگەی پێ بدات لەبەر ئەوەی خوای پەروەردگار مباحی کردووە بە یعنی دایناوە ئەگەر ئەو نێڵێت و ئەویش نێڵێت کەواتە چۆن ئەو ئاەتە تەطبیق بکرێ ئەی چی هەستی بە تەطبیقکردنەوە ئاەتە کەواتە کە خوای پەروەردگار دەفەرمێت فانكحوا ما طاب لكم مثنى وثلاث ورباع دیارە شریعەتە با بهێڵ لەو شریعەتە وەکو بڵێ تەطبیق بکرێ و ئافرەتانی و لەلایەکی تریشەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەو بۆ ئافرەتانیش ڕاستە بۆ تۆ پێت خۆشە مێردێکی باشت هەبێت و یعنی خوشکان پێیان خۆشە مێردێکی باشیان هەبێت و پیاوی چاکیان هەبێت بۆ خوشکەکانی تری بەبێ مێرد بمێننەوە چونکە ئێمە دەزانین سالینا کۆمەڵگات لە هەموو وڵاتاندا لە ئەمریکا لە بەریتانی سەرژمێری کراوە بە ملیۆن زیادە بە ملیۆن یعنی بە ملیۆن ئافرەت زیاتر لە پیاوان باش ئەگەر هەمووان یەکیان هەبێ ئەوانی تر چ بکەن یعنی نهاتووە زوڵم لە بە دەهێنانی بە فرەژنی زوڵم لە ئافرەتەکە پرسیار دۆمەوە ئەوە نهاتوە زوڵمی لێ بکە بەڵکو ئەمە ئەوکو بڵێ دابینکردنی ژیان نەبووە چونکە لە سێشت بەدەرنیە یەکەم یان ئەو ئافرەتانە لێیان گەڕێ قەت شوونەکەن ئەوی بە قەیرەی دەمێنەوە زوڵمەیان ناوە ئافرەت قەت شوونەکە لی نەگەڕێ شوونەکە چون کەس نابی بخوازێ بە قەیری دەمێنێتەوە و گەورە دەبێت و کەس نایەوە ئەوە ڕۆژ ئەوە زوڵمێکی لێکراوە دووەمیان پیاوێکە حەزی لە منداڵە ئافرەتەکەی منداڵی نابێ ئەویش لی نەگەڕژم بێنێ زوڵمی لە پیاوەکەی کردویان نە ئێوە ئێستا ئەو عکس بۆ ئیشەکە ئەو زوڵم لە پیاوەکەی دەگە کە لێ ناگەڕژن بێنێ بۆ خۆم هەست دەزانم هەیە لێ ناگەڕژن بێنێ زوڵمە ئێوە حەزی لێ منداڵی هەبێ هەر سروشتی پیا وایە ئافرەتیش وایە حەزی لە منداڵە دەلێ گەڕێ بە منداڵی ئەو ئافرەتی دۆم کە دێ دەبێتە منداڵی هەردووکتان
بە تۆش دەڵێ دایە و وەنە دێتە ناو کۆشی ویژدا دەنیشت و یعنی وشت وەکو بڵێ مستەقبل لەوانەیە بەو بگرێتەوە لەوانەیە ئەو بەخێو یعنی بەخێوی کاتیان سەرپرشتیاری داکەوێت یانەوە تا دەبێت لێ گەڕێن ئەو پیاوە کە حەزی لە ژنی دووەمە و ئافرەتەکەی لێ ناگەڕ و کێشەی بۆ دروست دەبێ نەعوذ بالله پەنا دەگرن بەخوای پەروەردگار ڕابگەێرێ بە کەیفی خۆی ئەوە دروستەوە ئەوە دیسان زوڵمێکە لەو پیاوە دەکرێتەوە تووشی زینا و بە دڕۆشتی بکات لەکەلێن و لەولایەنەوە هەوڵی تردا بە حرامی ئەوە شەر زوڵمێکە لە پیاوە دەکرێت کەواتە هەر شتێک لە قورئانی پیرۆزدا هەبێت چونکە خوای پەروەردگار دەفەرمێت ئەلا لەه الخەلق والئەمر مادام خوای پەروەردگار دروستی کردوین ئەمر و شەریعەتیشە بەدەست ئەوە خوای پەروەردگار دەزانێت ئێمە چین ئێمە چۆنین ئافرەتیش چۆنە پیا و دیارە تااقەتی چواری هەیە ئافرەتانیش نابێ ئەولاریان هەبێ خۆی پەروەردگار دەزانێت پیا و توانای هەیە مادام بەڵام بە شەرت و شروعی خۆی نابێ ئافرەتانیش ببنە ڕێگر لە بەردەمی ئەو پیاوانە بۆ ئەوەی بە پاکی بمێننەوە کۆمەڵگایەکی پاکمان بۆ بمێنێتەوە و بزانین یعنی کوڕی چین بزانین منداڵەکانمانی چێن نەوەکو بچێت لە وەکو بڵێ لە بەلاڕێدا وەکو بڵێ شەهوەتی خۆی خاڵی کات و هەروە لە ڕێ حرامدا سەرفی کات. بارك الله فيك مامۆستا ئێستا ئێمە لە واقعێکدا دەژین ما له من دافع کە زانکۆکان کراوەتەوە قوتابخانەکان کراوەتەوە بەداخەوە یعنی تێکەڵ و پێکەڵە کوڕ و کچ بەیەکەوە تێکەڵن ئامۆژگاری بەڕێستان بۆ ئەو خوشکانەمان چییە کە لەو زانکۆیانەیە کە تێکەڵە ئەخوێنن والله ئامۆژگاریم بۆ ئەوەی چونکە بەخۆم لە زانکۆمە ئیدی دەیان بینین چۆنن الحەمدولله ئافرەتی باش و بە ئەدەب و بە ئەخلاقی زۆر تێدایە الحەمدولله بەڵام کۆمەڵگەشت بە دەرنێ لە خراپەکاری ئیدی دەبێ نەسیحەتیان بکرێت لە ماڵەوە و من بخۆم ئێستا مامۆستای زانکۆم من نەسیحەتیان دەکەم چونکە التەربیە والتعلیم هەموو شتێک تعلیم نی هەر بۆچی نەحویان بۆ شەرحەکەی دەیدەی دەبێت تەربیەتیش ئاەتێک دێتە ناوێ حەدیثێک دێتە ناوێ زروفی ناو کۆمەڵگا بۆیان باز دەکەی دەبێ نەسیحەتیان بکرێت جگەل لەوەی دایک و باوکش لە ماڵەوە دەبێت نەسیحەت بکرێت نەسیحەتیان بکەن ئەو ئافرەتانێک کە دێنە زانکۆ باوانە زانکە تازە چوونە شوێنێکە وەکو بڵێ قەڵەمیان لەسەر هەڵگیرەوە چونکە هەندێک خەڵک ئاوایە دەڵێ من لە ئامادەی دەرچم من ناو زانکۆ هیچ شتێک عیب نییە چادە خۆیەوە لە ژووری بنێشتی دەجووی یعنی بەکەیف خۆت خۆ سفور دەکەی عیب نە عیبە چونکە ئێمە لە کۆمەڵگایەکی عشایرین کۆمەڵگایەکە بە حیا و ڕەوش پەروەردە بووە دەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ حیاکەمان نەدۆڕین ئەو شەرم و شکۆیی کە لە ناو ماڵدا پەروەردەی لەسەرکراوین لەوێ بەتاڵی نەکەینەوە یەکەم پێش هەموو شتێک نەسیحەتم بۆ خوشکان ئەوەیە کە ئاگایان لە شکۆی باب و دایکیان بێت باوکوی دایکیان فەقیرە لە بیدایەتەوە لە منداڵیەوە بە خێویان کردووە هەتاوەکو ئێستا نردویانە زانکۆی ئەوش بچێ گورگێک بێت لەولاوە دوور لە ڕووی بینەران و بیسەران لەولاوە بێت هەڵی خەڵەتێنێت و حیا و ئابڕووی باب و دایکیشیان بێت و ئی خۆشی بچێت ئاگای لە ئەوە بێت لەگەڵ کوڕان تێکەڵ نەبێت چونکە وەکو حەدیثەکەی باسم کرد ما خلا رجل بامرأة إلا ثالثهما الشيطان ئەگەر بەتەنها بەتایبەتی بەتەنها نابێ ئەبەدەن الحەمدولله لە زانکۆکانش بەتایبەتی زانکۆی خۆمانەوەی ڕاپەڕی کامیڕی چاودێری دانراوە لە هەموو ژوورەکاندا ئەوە کۆنتترۆل کراوە الحەمدولله بەڵام ئێستاش ینی بۆ ئەو کەسانێک کە دیانەوێ کلێنێک هەر دەبێ بۆیە نابێت بەتەنها لەگەڵ کوڕەکاندا بمێنەوە چونکە باوا نەزانێ برایەتی ئەوەی کە دەڵێم وەکو خوشی خۆم تەماشات دەکەم بەڵێ هەر لەوانەوە شت ڕوودا بۆیە ناکرشتی ئەوە بکرێت ئەبەدەن ناکرێت لەگەڵ مامۆستا مناڵە مامۆستاوەکو باوک وایە بەڵام با لەگەڵ مامۆستاش بەتەنها نەبێت سم بۆ خۆم ژووری تایبەتم هەیە ئەبەدەن ئافرەتێک بۆی نییە بەتەنها بێتە ژووری قەت هەر مەمنوعم کردووە نیقابیش بێت نیقابی شاتە کوتێتی پرسیارم هەیە کوتم خاتون هیچکە لەگەڵ خۆت بێنە ژووری کوتیەکی کەس لێم کوتم فەرم و مەجال نییە توێشکە هێناوە و پرسیاری خۆی کردووە ئەبەدەن بۆ چونکە لەوەیە شتێک بۆم شەیتانە ئەوە دوو سێمیان جلوبەرگ ئاگای لە جلوبەرگ بێت ئەو خوشکانێک کە دێنە زانکۆی با خۆیان پۆشتەکەن چونکە چاویان زۆر بەسەرەوەیە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا دەفەرمێت صنفان من أهل النار لم أرهما صنفی دوم باز دەکەم بۆ درێژ نەبێتەوە ونساء كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها فإن ريحها لا يوجد من مسيرة كذا وكذا دفرميت يكك لكم الله كأويا كأفرتانك بحساب خوان بوشتنا بالأمروتن ئەو جلوبەرگەی نابێت لە بەر بێ خوشکی بەڕێز نابێ ئەو جلوبەرگە کە پۆشتەیە بەڵام ڕوت بەڵام چۆن وا دەبێت پۆشتە بێ ڕوت بێ بڵێ لەبەرەوەی ئەندامەکانی لاشە هەموو وەسف کراوە حتا والله ئیوا هەیە ڕەنگی گۆشتی لەبەر دەکات عین جلوبەرگەی ڕەنگی گۆشتی حینتەڵێ دەڵێ ڕوتە نابشتیەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵێ گۆرەویەکە ئەو جار بەلەنجە و لار دەڕوا خەرخاڵی لە پێ بازن و خشەخش و هەرای لێ دەکە بەردەڕوات ئافرەت پیا و ئاوری بۆ لاداداتەوە و هەروەها پشتی
قژەکەی بۆ نمونە ئەوها بەرز کردووەکو پشتی وشتر وایە جا بە هەر شتێک بە تۆقێ بێ بەرزیکاتەوە بە هەر شتێک بۆ بەرزیکاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەوانە ناسنە بەهەشتەوە یعنی بەبێ عەزاب ناسنە بەهەشتەوە یعنی بداية الأمر يكسر ناس نباشتوا بوي هي خوي پروردگار رحمي فراوان لي خوش بوشي هي لي خوش بس الزاوة هرش قرصي زور لسره وبوني بهاش تجناكا دورة سندان ري صال ري بوني بهاش دروا او اند دورة وخشكا بوي اغاي لجولي بري خوي وهروها لجوري قسكرنكي جوري قسكرنكي خوي پروردگار دفرمي فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض بعد دەنگیان ناسک نەکەنەوە خوشکان کاتێکە قسە لەگەڵ کوڕان لەگەڵ پیاوان لەگەڵ مامۆستا دەرسێک شەرح دەکات چونکە زانکۆی بۆ هێ ڕۆژێک لە ڕۆژان بڵێن بابەتێک شەرحکە بۆ پێگەیاندنی مامۆستایە دەبێت دەشەرحکە دەنگی خۆی ئەوەندە ناسک نەکاتەوە ئەوانەی کە چاویان تێبڕیوە دڵیان نەخۆش بێت وەکو بڵێ سەرنجیان ڕابکێشە بۆیە یان عەتر بەکارهێنان بە تایبەتی عەتر بەکارهێنان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية هذا خوها رشيك زور قوريه ئافرەتان دەبێ بترسن هەر ئافرەتی خۆی بۆن خۆش کات بەلای قەومێکدا بڕە بۆ ئەوی بۆنی کەن ئەمە پەنا دەگرن بە خۆی پەروەردگار دەفەرمێت زیناکارە دەبێتێتەوە ئەو جلو بەرگە بگۆڕێ خۆی بشوات و وەکو بڵێ بۆن عەترەکەی لە خۆی داماڵێ عەتر بۆ ئافرەت حرامە هەروەکو چۆن ئاوریشم بۆ ئێمە حرامە بۆ پیاوان عەتر بۆوان حرامە ئیلا بۆ ماڵەوە نەبێت بۆ مێرد و بۆ ناو وەکو بڵێ ماڵی خۆی نەبێت بۆ دەرەوە نابێت ئافرەتمان بینیوە یعنی لە ناو ژووردا معتەڕی پێ و دەیڕشێنێ بە خۆیدا لەسەر فەهیێزانیە مەبەست ئەوە نییە کە داوایان پیس بێ مەبەست وەکو چۆن نەزار زینای چاوە و دەست درێژکردن زینای دەسا لەو بابەوە تا بارەکەڵڵا فیک ماوەسا کۆتا پرسیار چکە کات نەما بەدەستمانەوە هەندێک ئافرەت هەیە گلەی ئەوە ئەکەن کە مێردەکانیان نوێژ ناکەن ئایا چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن چی بکەن یعنی دەبێت بە سێ بەشە پرسیارم بۆ سێ بەش وەڵامی دەمەوە بەشی یەکەم پێش ئەوەی ئەو ئافرەتە شوو بکە با لێ بکۆڵێتەوە ئەو پیاوە ئەگەر نوێژ نەکرد بۆشی پێ دەکات یعنی بۆ شتەکە عاتیفی نەبێ مادام چونکە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت إذا جاءكم من ترضون دينه وخلقه ودەبێت دین و ئەخلاقی تەواو بێت ئەو جار فەزەویجوو ئەو جار دەبێت ئافرەت شوی پێ بکات بەڵێ ئەوە مەبەستم ئەو خاڵی یەکەمە کە یەکەم جار کەسێکی ئەوەی هەڵبژار ئینشاء الله ئومێدەوارین بە ساغ و سەلامەتی دەرچێت بەڵام یەکەم جار بیری لەوە نەکردێتەوە نوێژ دەکات نوێژ ناکە عاتیفە گرتوێتی و سەرنجی ڕاکێشاوە بە هەر شتێک بێ هەڵی خەڵەتان دوایان هەر شتێک بێت شوو پێ کردوە ئێستا دەبێتە دوو بەش پرسیاری دووەمیان لقی دووەمیان یعنی ئەو پیاوە باوەڕی بە نوێژکردن هەیە یان نییە ئەگەر باوەڕی بە نوێژکردن نەبێ بجا بڵێ نوێژی چی نەخوا هەیە نە پێغەمبەر هەیە نە قیامەت صلی الله علیه و سلم نە قیامەت هەیە نە دین هەیە گاڵتە بە نوێژ بکە ئەسڵەن نییە ئەوە خلافی تێدانە چونکەوە کافرە مسلمان نییە و کافرە ئەو کاتە ئەو ئافرەتە نابێ لای من چونکە کافرە هەر مولحید باوەڕ بە یەک شتی نەماوە مسلمان نابێ لەگەڵ کەسی ئەوە بمێنێتەوە چۆن دەبێ مسلمان خزمەتکاری کەسێکی ئەوە بێ ئەوەیە یان منداڵی لێ بنێتەوە یعنی منداڵ لە پیاوی ئەوە بنێتەوە دەبێ منداڵ چ منداڵێکی لێ دەرچێت هو خواش دزانت ولبرو پیغمبر صلى الله عليه وسلم دفرميت العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر او عهد بيمان اللي بين ايمو كافر كان ده نالتي قلبين اشتك من لبين ده نوجا كان نوج نما بي كافر ده بزازانان اللي وقت برسالك مسي بشب باش يكم يعني او دوم يعني او بكم باور بنوجني او اي خلاف ما لسني كافر بلام اگر باوري بيه بلام لتنبلين نايكا قال لهم باك خايني بمران اجري وتعقتم نيهم دزني شال قرمو او اشتبه منك الالتزامات باورم بيه رجعنا شهادي ديني اشهد لا اله الا الله وان محمد رسول الله حتى رمضان نجبر رجل به حتى صدق خيرج دكا بلام لتنبلين نايكا او زنان خلاف وانا بيكا ونيكا عندي دسيون نايكا او افرته لقال الصبر بقريت بو لبر اوي نصيحتي بردامي بكات حتى وكو باش بوي هي وتوبه كالويش باشتر درت دواتر وانا وزورش من بيني وتوبه شنو صحيح كردو يستاج دغري روجانا دغري بو كار خراب كان خدمي اويشان دوميان او من دالانه كلي هي سلواني 4 من دالي هبي اگر او دسي لبكشته خوي بطلقدان ده او من دالانه لي ورد جيرينو اگر ام دالان لي ورد جيرينو تقريبا 3 كوري هي او 3 كوري نيوجنا كري دي ساندر دسه چونك لاي بابي دمنو بابا كشي لرقي اويك صبري لقلنا غرتو
چەندە نوێژی نەکردون ئێستا دوو ئەوەن دەڕقی هەستاوە ئەبەدەن هەر نوێژ ناکاتەوە منداڵەکانیشی وا لێ پەروەردە ناکات لەسەر نوێژکردن دەبێ وەک خۆی دەرچن کەواتە ئێستا ئەو خوشکە لە زیاتەوەی سەبر لەگەڵ نوێژنەکەرێک بگرێت کە باوەڕی پێ بەڵام لە تەمبەڵی نایکا سێ منداڵەکانیان چوار منداڵەکانی تر دەتوانێت پەروەردەیانکە لەسەر نوێژکردن یعنی ئێستا زەرەر کوردوار دەڵێ لە نیوەی بگەڕێتەوە یعنی سێ چوار منداڵی هەیە دەتوانێت پەروەردەیانکە عیلاقیان بەوشانەوە نەبێ ئێستا کامیان ئەولاترە بمێنێتەوەیان دەرچێت حتمما سەبرەکە باشترە بۆ ئەوی بەڵام نەسیحەتی بەردەوام و حتا تەلەفۆن بۆ برادەرەکانیشی بکات بۆ برادری مێردەکەی بەڵێ ڕێگا چارە زۆرە مامۆستا فڵان لە مێردەکەم نزیک بۆ تۆزێک نەسیحەت و ئامۆژگاری خزم و کەسی خۆی ئاگادارکەوت نەسیحەت و ئامۆژگاری کەسێکی وا ئەلی ئاگادارکات کە هەدیەیەکشی بۆ بێنێت و هەند نەسیحەتیشی بکە دڵە گۆشتە نەرمە بۆی هەیە یەکسەر بگەڕێت و لای مزگەوت مامۆستاگیان ئەزێت کێشا جەزاک الله خێرا بارەک الله بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەش تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخواتان دەسپێرین خۆتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لكل جعلنا منكم شرعة ومنهاجا